سڵاوتان لەبێ گفتوگۆکەین لەبارەی کۆنفرانسی هاوپەیمانی سۆسیال دیموکراتەکانی وڵاتانی عەرەبی. ئەم کۆنفرانسە کە ئەوە دوو ڕۆژە لە سلێمانی بەردەوامە، دوو ڕۆژی دیکەش بەردەوام دەبێ. گرنگیەکەی چییە؟ مێژووی ئەم کۆنفرانسانە بۆکەی دەگەڕێتەوە. وڵاتانی دیکە بەشداریان تێدا کردووە، لە ناوچەکە گرنگی زۆری پێدراوە ئەوەی کە ئێستا لە سلێمانی بەڕێوە دەچێت. گفتوگویەکەکەین لەسەر مێژووی ئەم کۆنفرانسانە وە گرنگیەکەی. گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک سادی پیران دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک سادی سڵاو لێبێ، بەخێرات سەرچاو، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. کاک سادی بگەڕێنەوە بۆ مێژووی ئەم کۆنفرانسانە ئێستا کە لە سلێمانی بەڕێوە دەچێت دوایینیان. تۆ لە هەمویان بەشداریت کردووە، لە وڵاتانی دیکە بەشداریت کردووە. باسێک لەو ڕابردووە بکەین، لەوێ لەو ڕابردووەدا گفتوگۆی چی دەکرا، ئەو باس و بابەتانە چی بوون کە گفتوگۆی تێدا دەکرا، بۆی دواتر بەراوردێکی بکەین بۆی کە ئێستا دوو ڕۆژە لە سلێمانی دەستی پێ کردووە. سپاس. لە ڕاستیدا ئەو بزوتنەوەی سۆشیالیست و سۆشیال دیموکراتەکانی جیهان ڕێکخراوێکە مەشهورە بەوەی کە سۆشیال ئینتەرنەشنەلی پێدەوترێ. لە سەردەمی ویلی براندەوە کە سەرۆکوەزیرانی ئەڵمانیایی خوا لێ خۆش بوو، سەرۆکی ئەم ڕێکخراوە بوو. لە بیدایەتی هەشتاکانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ئەندامی چاودێر بەشداری کردووە تا لە ماوەی دوایی لە کۆنگرەکانی دوایی لە نەوەتەکان، سەرەتای نەوەتەکان، ئێمە لە کۆبوونەوەیەک چوین لە ئەستەمبول بوو، یەکێتی وەکو ئەندامی کارا و تەمام عەیار پێشنیار کرا، بوو بە ئەندامی کاراوە. جەنابی مام جەلال بوو بە دێگری سەرۆک. ئەم ڕێکخراوە بەردەوام بوو تا ساڵی 2012 و 2013. ناکۆچێک دوو لە بینی ئەوروپیەکان لە بینی خۆیان لەگەڵ ئەمریکای لاتینی بووە دوو بەش، بەڵام ئێمەمانان و زۆربەی زۆری ئەندامەکان لە هەردوو لایەن ئەندامین لە سۆشیالیست ئینتەرناشنال کە سەرۆکەکەی سەرۆکوەزیرانی ئەسپانیایە ئێستا، پێدرۆ سانچێس، کە پێشترێ سەرۆکی یۆنان سەرۆکی بوو، و پرۆگرسیڤ ئەلاینسیش ئەڵمانەکان ئیدارەی دەدەن، سویدیەکان ئیدارەی دەدەن، ئێمە لەوەش ئەندامین. ئەو کاتەی کە هەشتاکانی کە باسەکەم ئەو ڕێکخراوە حدودی 52-53 ئەندامی هەبوو. ئێستا کە ئەمڕۆ تەمەشامان کرد ئەو ڕێکخراوە 126 ئەندامی هەیە لە 100 وڵاتی جودا جودا. 126 ئەندام لە ئەحزابی ڕئیسی. ئەو حیزبانە لە 50 وڵات حاکمن، لە 50 وڵات حاکمن. بۆیە بۆ یەکێتی نیشتیمانی بۆ کورد، بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر گرنگە تۆ لەگەر ژمارەیەکی زۆر لە سیاسەتمەدار و گەورە پیاوانی جیهان و وڵاتانی جودا جودا لە هاوپەیمانێک دابی. ئەو کاتە تۆ پێویست بەوە نییە، چکە زۆر جاروێ دەرێت کورد لۆبی ناکە. کورد لۆبی ئەو حیزبانەی کە مەعزول لە دنیا کە پەیوەندیان نییە لەگەڵ لە ئەندامنی لە ڕێکخراوێکی وە پێویستیان بەوەیە کە پارێکی زۆر بدەن تا لۆبی بکەن. ئێمە پێویستمان بەوە نییە. ئێمە ئەوانە ڕەفیقمانن لە یەک دامەزراوین و ئەندامین لە یەک خێزانی هاوبەش. واتە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر بۆ خۆی پەیوەندیەکانی بەو شێوەیە ڕەنگە زۆر پێویستی بە لۆبیەک نەبێت کە بە پارە بیکایان خەڵکی بۆ ڕاستپێرێ بە ناوی لۆبیکردنەوە. نا ئەوەی پێویست نییە، چونکە ئەوانەی کە لەگەڵ مەسەلەن ئەوانەی کە لەم حیزبە بوونە، تۆنی بلێر لەو حیزبە بووە، هاینز فیشەر لەو حیزبە بووە کە سەرۆکوەزیران بوونە،
ئۆلۆف پالمە لەو حیزبە بووە، ولیبران لەو حیزبە بووە، پیرمغوا لەو حیزبە بووە، و برونۆ کرایسکی لەو حیزبە بووە، ئەوانە پاپاندریۆ لەو حیزبە بوو کە هینی یۆنانە، جەهەپا سەرۆکەکەی لەو حیزب ئەنینۆ لەو حیزبە بووە کە ئەمانە هەمووی گەورە پیاوی دنیان یعنی میتەران لەو حیزبە بووە. ئەمانە گەورە پیاوی دنیان ئەگەر تو لۆبی بۆ چێ دەکەی ئەوانە گەورە ئەوانە بڕیاری دنیا دەدەن و حیزبی دیموکرات لە ئەمریکا دۆستی ئەو حیزبە بۆ هاوپەیمان بووە لەگەڵ ئەم دامەزراوە. بۆیە ئەگەر لۆبیش بکەی لۆبی لەسەر ئاستی دامەزراوی سەقافی و شتیوا بکەی ئەگەرنا لە حکوومات و دەوڵەت و سیاسەتمەدار و ئەوانە پێویست پێینە لەبەرەوەی ئەمەدامی لێک خێزان. کاک سادی ئەم پەیوەندیە فراوانە یەکێتی چەندە بەکارهاتۆ بۆ خزمەتی قەزای کوردی، بۆ خزمەتی کوردستان، بۆ خزمەتی ئەزموونەکەی؟ زۆر ئەوجارێ بە تایبەتی لە کاتی کیمیاباران وڵاتان زۆر من ئەو کاتە لە دەرەوە بووم، ئەوانەی کە لە دەرەوە ئەکتیڤ بووین بۆ ئەو مۆزوعە زۆر بووین ینی خالی خۆش دکتۆر ئەحمەد بامەڕنی بوو، دکتۆر محەممەد سابیر بوو، کاک دکتۆر لەتیف بوو، کاک سەلاح ڕەشید بوو، لەژێر ئیدارەی کاک عومەر شەمووس و جەنابی مام جەلال ڕاستەوخۆ ئێمە زۆر ئەو کاتە کاک قوبادیش تازە داخلی کاری سیاسی بوو، ئێمە زۆر کاری جددیمان کرد لەسەر ئاستی ڕێکخراوە جیاجیەکانی یەکێتی لە وڵاتان بە هاوکاری لەگەڵ ئەم جەماوەری ئەم حیزبانە جەماوەری ئەو حیزبانە چونکە ئەو حیزبانە بەشی زۆری نەقابەت سەر بۆ حیزبانەیە لە وڵاتانە، نەقابە موهیمە لە وڵاتان، ئەوە نەقابات ساندیکاکان زۆر پشتیوانیان دەکردین لە ماسک داماڵین لە ستموچاوی وڵاتانی کە کاری دزێویان دەکرد لە دژگەلی کوردستان جا لە هەروو یەکێک لەو پارچانی کوردستان. باشە کاک سادی شتێکی دوێت بۆ من بوو بەجێی پرسیار وتە قوبات تاڵەبانی لەو کاتەوە بەشداری دەکرد تر وردە وردە داخلی کای سیاسی داخلی کای سیاسی ینی مێژوەکەم چەند ساڵە نییە کە ئێمە دەیبینین وەکو گەنجێکی قۆز و شیک پۆش هاتووە سیاستەوە. قوبات ماوەیەک لە ئەمریکا نوێنەری حکوومەتی هەرێم بووە، ینی سەرەتای نەوەتەکان و دووردە وردە کای سیاسی کردووە و لە هەمان کاتیشدا لەگەڵ زۆربەی زۆری برادرانی خۆمان بەیەکەوە بوو ماوەیەک لەگە دکتۆر بەرهەم بۆ لە ئەمریکا، ماوەیەک لە دکتۆر ئەحمەد سابیر بۆ لە ئەمریکا. من پێمان غەدری لێ دەکەن کە پێمان وابی لەو فترەی دوای وەفاتی مام جەلال هاتۆتەوە و سواری شەپۆلەکە بوو بێنانە وانە. بەڵام پێشترێ مام جەلال تەبیعەتی وا بوو پێی خۆش نەبوو لە بنەماڵی خۆیان خەڵک خۆی تەرشیحکە بۆ سەرکردایەتی و ئەوانە پێی وا بوو دەبێت ڕێگا بدرێ کادیری تر بێت پێش. باشە کاک سادی باسێک لە مام جەلال بکەین لەو کاتانەدا بۆ لۆبیکردن چۆن لە پەیوەندیەکانی خۆی بەکاردێنا وەکو تێژمارێکی زۆر لە سەرکردە کاریگەرەکان لەو هاوپەیمانێتیانە دابوون لەسەر راستی گیان. مام جەلال چۆنم پەیوەندیانی بەکاردێنا؟ مام جەلال لە پەیوەندیەکانی ئەو زەمانە لەگەڵ خوا خۆش بوو دکتۆر قاسملوو لەگەڵ کاک کەمال بورخای لەگەڵ کاک حەمید دەروێش بە زۆری لەگەڵ ئەمانە دائیمەن پرسی کورد لە هەموو پارچەکانی کوردستان بە تورکیا و بە ئێران و بە سووریا لەگەڵ ئەکتەرە ڕئیسیەکانی ئەم بزوتنەوەی سۆشیال دیموکرات و سۆسیالیستەکان باسی دەکەن. ئەوە لە زۆر مەسەلەی کە پەیوەندی هەبووە بە شەڕ یا بە ئاشتی پرس و ڕای بەوانە دەکرد. جارە بوو کاک کەمال فوادی ڕادەسپارد، جارە بوو کاک عومەر شەمووس ڕادەسپارد، ئەم دووە زیاتر ڕادەسپارد بۆ ئیشانە. لەو ماوەی دوایی ئێمە ڕادەسپارد، کاک بەرهەمی ڕادەسپارد،
بۆ وەرگرتنی ڕەئی لەسەر ئەم مۆزوعانە. من پێم وایە مام جەلال زۆر دووربین بوو لە مۆزوع، دووربین بوو لەوەی کە ئێمە ناتوانین تەنها وەکو تەنها پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتان لەگەڵ هێزە سیاسیەکانی وڵاتانی ئەوروپی لەسەر ئەساسی تەنها بەرژەوەندی وڵاتان بی. ئێمە ئەتوانین بەیەکەوە لە بەرنمەیەک و ببین بەیەکەوە بین بە خاوەنی پرۆژەیەکی کۆمەڵایەتی یعنی ئیجتیماعی سیاسی اقتصادی کە دامەزرابێ لەسەر ئاشتی لەسەر مافی چارێ خۆنووسین لەسەر ئیستیقرار لە منتیقا و لە دژایەتی شەڕ کار بۆ ئاشتی. ئەمە مامجارە لە ناو سۆسیال دیموکراتەکان ئەوەی بە پێیوا بوو ئەو پرۆژەیە و پرۆژەیەکی هاوبەشە. بۆیە لەگەڵ بەشی زۆری سەرکردەکانی سۆسیال دیموکراتی جیهان لە وڵاتانی ئەوروپا لەسەر ئەم مەوزوعە دائیمەن گفتوگۆی هەبوو. من لە بیرم دێ ساڵی 2008 لە یۆنان خوتبەیەکیدا ئێمە و ئەوان ئێمە میسالەکەی بە شەڕی جیهانی دووەم هێنایەوە ئەوانی کە خەریکی پرۆژەی چەک بە بەرهێنان بوون ئەوانەی خەریکی گەرمکردنی ئاگری شەڕ بوون فەرقیان زۆرە لەگە ئەوانەی مزاهرەیان دەکرد بۆ ئاشتی و لە زیندانەکان هاواریان بوو تعذیب دەدران. یعنی ئێمە و ئەوان ئابە و شێوە سەیری کرد ئەوەی هێنا سەر وەزعی ئێستا وتی وەزعی ئێستاگە مەسلەیەکی وەکو مەسەلەی فەلەستین باسەکەین وەکو مەسەلەی کورد باسەکەین ئەو مەسەلانە مەسەلەی نین مەسەلەی عەرەب نین مەسەلەی کورد نین بەتەنێ مەسەلەی ئیسلام نین مەسەلەی مەسیحی نین ئەو مەسەلەی هەموو ئینسان و ئازادی خواز و دیموکراتی خوازێکی جیهانە. پێویستە هەر کەس ئەوە بە مۆزوعی خۆی بزانی و لەسەری بێتە جواب. بۆیە من لە بیرم دێت دەستی مەحموود عەباس و یاهود بارایکی گرت بەیەکەوە هەردووچی لە یۆنان بەرز کردەوە فەڵەستین و ئیسرائیل. هەندێک لە جەریدە عەرەبیەکان شتێکیان نووسی من ئەو کاتە هاتمە جواب لەگەڵیان لەسەریان وتم ئێمە لە مەلیک مەلەکیتر نین ئێمە لە فەڵەستین فەلەستینیتر نین. محمود عەباس لێوێ بوو کە یەکێک لەوانە بوو کە دەستی مام جەلال. بۆیە مام جەلال دائیمەن یا لەسەر مەسەلەی شەهیدکردنی بێنەزیر بۆ تۆ لەلایەن دیکتاتۆرەکانی پاکستان سەر ئەو قسەیت بۆسم کاک سادی بەر لەوەی باسی ڕووداوی بەنەزیر بۆ تۆ بکەیت. یعنی هەمیشە مام جەلال لەم سیفەتی تێدا باز دەکرا لێ کاتدا لەگەڵ ئێرانیەکاندا دۆست بوو لەگەڵ ئەمریکیەکانە دۆست بوو ینی پەیوەندیەکەی وا هاوسەنگی ڕدەگرت. یعنی ئەوەی دەوترا لەم دەرگایە ئێرانەکان دەستنە ژوورە و لەو دەرگای ئەمریکەکانیانە دەرەوە. ئەم نمونێش کە تۆ باسیەکەی وتبارەوەکو مەحموود عەباس بەیەکەوە دەستی بەرزکردوونەتەوێ مامجار پیاوێکی واقعبین بوو بە خەیاڵ سیاسەتی نەدەکرد. مامجار دەیزانی ئێستا کێشەیەک هەیە لەگەڵ لە بەنی فلەستینیەکان و تەرەفەکەی تر ئیسرائیلە. خۆ ئەوانەی کە بەیت و بالۆرە و گورجیان بادا ئیسرائیل لە بین دەبین دەخێنە بەحر خستیانە بەحر هەر لە ئیسرائیل بە قووەتر نەبووە لە پێشە. مامجار ئەوەی نەدەکرد. مام جەلال واقعبین بوو و پێیوا بوو ئەم مەوزوعە دەبی هەوڵ بدرێ کێشەکە لەسەر ئەرزی فەلەستین حەل بکرێت لەسەر ئەرزی واقعە لە بینی ئەوجە نیزامی دوو وڵاتە ئەوەی ئومە متحیدە باسی لێوە کردووە و قەراری لەسەر داوە یا هەر شێوەیەکی تر کە بتوانن پێکەوە ژیان تامین بکەن. و مام جەلال لە مەسەلە حتا لە مەسەلەی بێنەزیر بۆ تۆش لەوێ ئەوەی هێناوت هەڵساوە شتێکی دەدۆزیەوە مەسەڵەن ساوتی ئەم لەم کۆبوونەوەی بەداخەوە لە باخەکەی ئێمە گوڵێکی زۆر بۆن خۆشا بوو لە پشکوتوندا بوو ملهوڕێک لێی کردوێتەوە زۆر هەموو هەڵسان وەفدەکەی پاکستان دەستیان لە بەری مام جەلال کردو. یعنی مام جەلال دائیمەن لە هەر یەکێ لە کۆنگرەکان مبادرەیەکی هەبوو کە علاقەی بە ڕووداوێک هەبوو کە ڕووی داوە ئەنی شتی خەیاڵی نەدەکرد. مام جەلال
بۆیە لایەن سۆسیال دیموکراتەکان لایەن سەرکردەی سۆسیال دیموکراتەکان مامجەلال هەمیشە ڕاکانی بە نظری اعتیبار وەرەگیرا و ڕاکانی لەسەر مێزی خاوەن دەسەڵاتەکان بوو. باشە کاک سادی ئێستا پەیوەندەکانێکێتی نیشتیمانی کوردستان چۆنە هەم لە ناوچەکە هەم لە سەراسی جیان نا پەیوەندەکانی نیشتیمانی زۆر باشە پەیوەندەکانی نیشتیمانی بەشێکی دەبی ڕیفرێش کرێتەوە ساز بدرێتەوە بۆ بەشێکیان باشترە یەکێت نیشتیمان ڕۆ لە قۆناغێکی ترە نیشتیمانی لە عێراقیش حیزبی حاکمە لە هەرێمی کوردستانی حیزبی حاکمە و ئەو گۆڕانکارانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتون و تایبەتی بە ڕابطە لەگەڵ مەسەلەی کورد ئەو چه ئەو گۆڕانکاری کە لە باکووری کوردستان هاتووە لە تورکیا و مبادرەی ئاشتی کە کراوەکە کارێکی زۆر باشە و ئەوەی کە لە سووریا ئەو گۆڕانکاریە گەورەی کە هاتووە ئەو ئێران بەرە و قۆناغی دەڕوە ئەوەی کە لە عێراق هەیە ئەمانە هەمووی پێشترێ مامجەلال لە زۆربەی زۆری پەیوەندە دووقۆڵیەکانی خۆی لەگەڵ بەرپرسانی وڵاتانە چ لە زمانی حافز ئەسەد چ لە زمانی بەرپرسە جیاجیەکانی کۆماری تورکیا لەگەڵی باسکردن بە تایبەتی لەگەڵ بەڕێز ئەردۆغان و مۆزوعانە زۆر جار باس کردووە کە کێشەی کورد باشتی چارەسەر دەکرێت و هەموو جارێ ئێمە کێشەمان لەگەڵ تورکیا لەسەر ئەوە بوو کە ئێمە بۆ باسی شەڕ لە دژی کورد ناکەین باسی ئاشتی دەکەین یاخیری پاش ئەو هەموو ساڵە پاش سەرفکردی سەدان ملیارد دۆلار کامەی دەرچوو باشە هەزاران هەزاران قڕ بەسەر شەید بوون و لە دایک و باوکیان جەرگی دایک و باوکیان سوتا کامەی دەرچوو ڕاستە ڕێیەکەیمانجا ڕاست باشە کاک سادی ئەو کۆنفرانسەیە سەر لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت لەم دۆخەدا دۆخە ناوچەی و نێودوڵەتێکە چۆن دەبینی ئەمە کۆنفرانسێکە لە کاتێکی زۆر گرنگە لە کاتێکی باشە و ئەو کۆنفرانسی سامڕۆ 16 وڵاتی عەرەبی نوێنەیان هەیە لێرە مەغریب و تونس و لیبیا و مصر و ئوردن و فلستین و سووریا و لوبناان و هەموو وڵاتانە وجودیان هەیە پاشان لە جنوب شەرقی ئاسیا فلیپین و بەرازیل و ئەو وڵاتانە وڵاتە ئەمریکای لاتینیش نوێنەریان هەیە و لە هەموو پارچەکانی کوردستان بە فراوانی بەشداری کراوە لە تورکیا وەفدێکی گەورەی جاپا هاتووە جاپا کە دەکا حزبی ئەو حیزبی کە تورکیای دروست کردووە هاتوون من پێم وایە ئەمە حەدەسێکی گرنگە و حەدەسێک کە پێویستە خوێندنەوەی بۆ بکرێ بە تایبەتی ئەگەر ئێمە وتارەکانی وتاری بەڕێز سەرۆک کۆمار و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کاک بافل و وتاری سەرۆک وەزیرانی دەوڵەتی فەلەستین محەممەد شەتیە و وتاری وەزیری خارجیەی لیبیا و وتاری ڕئیسی حزبی قوات شعبیەی مەغریب و وتاری فەرید زەهران مصری و وتاری جەهەپە و وتاری ساڵح موسلیم لە ڕۆژاوا و وتاری هەدەپ یا پێدا دەم پارتی لە بەشداریان کرد وتاری ئەوانە سیرکەی هەمووی زۆر لێک چووە هەمووی تاکی لەسەر ئاشتی پێکەوەیشکردن بە جواب هاتن دیفاعکردن و چارەسەرکردنی کێشەی ناوچەکە بە شێوەیەکی ئاشتی و دوورکەوتنەوە لە شەڕ و پێکدادان کە ئەمە کارێکی زۆر گرنگە و یەکەم جاریشە نییەوە ئەمە کۆبنەوەی یەکەمی گەنجانی و سۆسیال دیموکرات وڵاتانی عەرەبی ساڵی 2016 لێرە لە سلێمانی کردمان ئەو کاتەی بوو کە داعش تقریبا تەنگی بە ناوچەکە هەڵچنی بوو ئێمە لە هەرێمی کوردستان لە مقابلی ئەوە ئەو کۆنفرانسەمان کرد کە
زۆر گرنگ بۆ کاتە بڕیار وایە سەرۆکیەکێتی نیشتمانی کوردستان بێ بە سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان دەبتە سەرۆکی هاوپەیمانی سۆسیالیست دیموکراتە حیزبە سۆسیالیست دیموکراتە عەرەبیەکانی ناو سۆسیالیست ئینتەرنەشنەل و پرۆگرسیڤ ئەلایەنس. باشە کاک سادی بە دەرفەت تێزانمیانی پرسیاری ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی هەرێمی کوردستانە لێ بکەم بە دیاریکراوی لە سلێمانی ڕووداوەکانی لالەزار حەزەکەم بزانم ڕای وەڵا لە ساو ڕووداوە من پێم وایە زۆر جار هەیە قساکە و هەیە گومان لە خۆی دەکە قسەی زلزلەکە ئەم پێم وایە ئەم مۆزوعەکە ڕوویداوە و ئەتیزەی ئەمنی و تێرۆر و ئەوانە بە وەزیفەی خۆیان هەڵساون ئێستا خەڵکێکمان هەیە لە سزنە خەڵکێکمان هەیە گیراوە و ئاعترافی کردووە چەکێکی زۆر گوازراوەتەوە هاتووە بۆ ئێرە چەکی گەورە و ناوەڕاستی تێدایە و لێکۆڵینەوە لە لایەن داگاکان بەردەوامە ئێمە نای پێشی حەدەسکەوین لی گەڕین نەتایجەکەی چۆن دەرچێ ئەوەیە ئەوانەی کە ئاعترافیان کردو لە ژیانن ئەوانەی کە لە پشت ئەوانەی ئاعترافیان لەسەر کراوە لە ژیانن بۆیە ئەو مەسەلانە مەسلەی کەسی غایبی تێدا نییە تا مەسەلەکە بشاردرێتەوە بۆیە من پێم وایە هەر کەسێک کە ئاگای لە حەدەسەکە نییە تەنها جێمنان کەناڵ بوو ئیتر هەر ڕۆژە و نوێ قسە دەکا و کەمەک بە شێوەیە کە خەڵک گومانی لێ دەکە من پێم وایە ئەوە پێویست ناکە تێگەڕن دادگای ئیشی خۆی بکە و من تەسەور ناکەم سەرۆکی یەکێتی نیشتمانی کاک بافل کە یەکێک لە ئارمانجەکانی ئەم کارە تیرۆریستیە بوو تەداخل بکە ئەو لێ دەگەڕێکە یا هەموو ئاسانکاریەک بۆ دادگاکان دەکا کە بە وەزیفەی خۆیان هەڵسن بە پێی یاسا بڕیارەکانی خۆیان وەرگرن واتە تەواو جێهێڵراوە کەیسەکە بۆ دادگاکان کە بە تەواوی جێهێڵراوە بۆ دادگا. زۆر باشە دو پرسیارم لە وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستانی پەیوەندێکی باشە لەگەڵ میدیاکان و میدیاکاران هەبوو ئێستا ئەم چەند ڕۆژەکە وتەبێژنیت کەمتر میدیاکان پەیوەندیت پێواکەن من بەڕاستی وتەبێژ نیم بەڵام وتەبێژ یعنی وتەنەبێژ نیم من دەمێکە کاری سیاسی دەکەم و هەموو قۆناغەکاندا ڕۆشتوم بۆ تەمەنەی من و بۆ بەرپرسیارەتی من هەمە لە ناو یعنی خۆم بە مەسئول دەزانم من بەرامبەر بەو شتانەی کە ڕوئەدەن لەو جیانەی کە پێویستکەم قسەی خۆم دەکەم گومرگی لەسەر نییە. دەست خۆش بێ بەڕێز کاک سادی پیرەنداوی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بە بەشداریکردن زۆر سپاس. خۆشەویستان تا پێتان دەگەین و کاتێک خۆش.